سڵەوتان لێبێ خۆشەویستان. ئایا ئاینی ئیسلام هەمووی یەک گروپە و لە یەک ڕێگە پێک هاتووە؟ لە وەڵامدا دەڵێن نەخێر. ئاینی پیرۆزی ئیسلام چەندین گروپ و تاقمی جیاوازی لە خۆ گرتووە و لە نێو هەر گروپ و تاقمێکدا لقی تری لێ دەبێتەوە و گروپی تری تێدایە. پرسیارەکە لێرەدا ئەوەیە: ئایا ئەم هەموو گروپ و تاقمە ڕێگەی ڕاستیان گرتۆتە بەر؟ لە وەڵامدا دەڵێن نەخێر. ئەوش بە پشت بەستن بە فەرمودەیەکی پەیامبەر موحەممەد درودی خودای لەسەر بێت کە دەفەرموێت لە ڕۆژی قیامەت موسڵمانان دابەش دەبن بۆ 73 گروپ، هەمووی بۆ دۆزەخە تەنها یەک گروپ نەبێ، ئەویش ئەوانن شوێنی ڕێبازی پێغەمبەر کەوتون صلی الله عليه وسلم و هیچ شتێکیان بۆ ڕێبازی پێغەمبەر زیاد نەکردووە. پێغەمبەر چۆن دینداری دەکرد ئەوانیش بە هەمان شێوەی ئەو دەیکەن. ئاینی ئیسلام بەسەر دوو تائیفە یاخود مەزهەبدا دابەش بوونە، ئەوانیش مەزهەبی شیعی و مەزهەبی سونیە. لەم ڤیدیۆیەدا فۆکس دەخینە سەر مەزهەبی شیعە و هەوڵ دەدەین چیرۆکی دروستبوونیان تا ئەمڕۆ باز بکەین. بۆ ئەگەر گرنگی بەم بابەتە دەدەن ئەوە دەتوانن تا کۆتایی ڤیدیۆکە بینەر بن. زانایانی ئوسوڵ دەڵێن الحكم على شيء فرع عن تصوره، واتە بڕیاردان لەسەر شتێک بەشێکە لە ناسین و زانین. نمونە بۆ ئەم ڕێسە منتیقیە لۆژیکیە ئەوەیە: ئەگەر کەسێک شتێک حرام بکە دەبێ خۆی لەو شتە بزانێ. بۆ نمونە ئەگەر کەسێک دۆمینە حرام بکە دەبێ بزانێ دۆمینە بۆ خۆی چییە، یاخود ڕیبا حرام دەکات دەبێ لە جۆری ماهیەتی پارە و فرۆشتن و وەرگرتنی کاڵا شارەزابێ. دەناتوانای بڕیاری حەڵاڵ و حرامی نابێ. کەواتە بڕیاردانیش لەسەر شیعە ئەگەر نەیان ناسێنین و تێنەگەین لەوەی کە خۆیان چین لەکوێوە سەرچاویان گرتووە، زۆر ئەستەمە ئاخافتن لەسەر ئەم کۆمەڵە لادەرە. بۆ ئەم مەبەستە چۆن دەتوانین لەگەڵ ئەهلی سوننەت جیایان بکەینەوە؟ بە کورتی دەمەوێت ئەوە بڵێم پێش ئەوەی هێرش بەرم یاخود بەرگری کار لە شیعە دەبێت سەرەتا بزانین شیعە کێن، لەکوێوە سەرچاویان گرتووە، باگراوندی بیر و باوڕ و تێگەشتنی فقهی و شەرعیان چییە، مێژوویان چییە، واقعیان چییە و ئامانج و خەونیان چییە. ئەو کات کە ئەمانەمان ڕوون کردەوە بە ئاسانی و بە بەرچاوڕوونی دەتوانین بڕیار لەسەریان بدەین. ئێستا با بزانین شیعەکێن. ئەم دۆسیەیە تەنها دۆسیی گەلێک یاخود هۆزێک نییە کە لە جێگایەکی دیاریکراودا دەژین، یاخود لە وڵاتێک لە وڵاتەکاندا بوونیان هەیە، یاخود کۆمەڵێک کێشە کەوتوتە نێوان کۆمەڵێک لە وڵاتانی دراوسێ. بەڵکو ئەم کێشی شیعەیە بناغەیەکی گرنگی هەیە لە بیر و باوەڕ لە فقهی ئیسلامی و لە مێژوو. کەواتە دەبێ بگەڕینەوە بۆ سەرچاوەکەی. زۆرێک لە مێژوو نووسان کۆگنین لەسەر سەرهەڵدانی شیعە، ئەوەی کە لە لای زۆربەی خەڵکی باوە ئەمان سەر بە عەلی کوڕی ئەبوو تاڵیبن، دژایەتی مەعاویەی کوڕی ئەبوو سوفیانیان کردووە، ڕەزامەندی خودا لە هەردوو لایەن بێ. بەڵام مانای ئەوە نییە ئەوەی کە پشگیری عەلی کوڕی ئەبوو تاڵیبی کرد ئەوە شیعەیە. ئەوەی پشگیری یاخۆ شوێنکەوتوی مەعاویە بێت ئەوە ئەهلی سوننەت و جەماعەتە. نەخێر، بەڵکو کەس بەمە ڕازی نییە. بەڵکو ئەوەی کە ئەهلی سوننەت لەسەری دەڕوا لەو کێشەیە کە کەوتە نێوان ئەو دوو هاوڵە بەڕێزە ڕەزامەندی خوا لە هەردووکیان بێ، عەلی لەسەر حەق بوو، تێگەیشتن و ئیجتیهادەکەی مەعاویە نەگەیشت بۆیە ڕاستی لەو کێشەیەدا. بۆیە هەموو زانایان ڕایان وایە کە حەق لای عەلیە. کەواتە بیر و باوڕی ئەهلی سوننە لەو زەمەنەوە جیا ناکرێتەوە لەگەڵ شیعە، کە ڕای جیاوازیان لەسەر ئەوە بووە کە ئەو سەردەما شیعە دروست بووە لەسەر مەبدەئی ئەوە بێ کە ئەهلی سوننە پشتیان لە ئەمیری موسڵمانان عەلی کردبێ. نەخێر، هەرگیز لە یەک سەرچاوی ئەهلی سوننەتدا شتێکی وا بەدی ناکرێ. کەواتە ناکرێت بڵێن سەردەمی شیعە لەو زەمەنەوە سەرچاوی گرتووە کە ڕای جیاواز لەسەر دەسەڵاتی خلافەت کەوتە نێوان ئەو دوو هاوڵە بەڕێزەوە. هەندێکی تر لە مێژوو نووسان پێیان وایە و دەڵێن سەردەمی دەستپێکی شیعە لە شەهیدکردنی حوسێنی کوڕی عەلی دەست پێ دەکا، ڕەزامەندی خوای لێبێ، کە منیش بۆ خۆم لەسەر ئەم ڕایم و ئەمەم پێ بەهێزترە، چونکە حوسێن لە خلافەتی یەزیدی کوڕی مەعاویە دەرچوو، ڕووی کردە وڵاتی عێراق کە بانگێشتیان کردبوو بۆ ئەو وڵاتە. بەڵام خەڵکی عێراق پەیمانەکەیان نەپاراست و پشتیان بەردا و خیانەتیان کرد بە حوسێن و شەهیدیان کرد. ئەوەی بەشدار بوو لەو تاوانە گەورەدا خەڵکی کەربەلا بوون، لەوانە سینانی کوڕی نەخعی و شەمری کوڕی زولجەوشەن، عوبەیدوڵڵای کوڕی زیاد و خولی کوڕی ئەسبوحی و یەزیدی کوڕی مەعاویە
کە دەرحەق بەو تاوانە گەورەیە هەموو ئەمانە بە سزای خوای گەیشتن. سینان لە دوای ماوەیەک کەڕ و شێت بوو بە ئاشکرا پیسایی خۆی دەخوارد. شەمر و خەولی هەردووکیان سەگ خواردنی و زۆر بە کەساسی مردن. پاشان عوبەیدوڵڵا کوشتیان و مارچووە ناولوتی و چاوی وەک پند و عیبرەتیان لێهات. دوای 4 ساڵ هیچ کەس ڕێزی لە یەزید نەدەگر. دوای خۆی لە داخاندا گیانی دەرچوو گەڕایەوە بۆ لای خوای خۆی. ئەم کارە ساتەی حوسێن ئەو تاوانە گەورەی کە دەرحەق بە 50 کەس لە ئالوبەیت کرا بۆ هۆکاری ئەوەی کە کۆمەڵێک لەو خەڵکە پەشیمان بن لەو کارەیان، بۆ ئەوەی خوای گەورە لەو تاوانە گەورەی کە کردویانە خۆش بێ بڕیاریاندا شۆڕش بکەن لە دژی دەسەڵاتی ئومەوی. ئەم شۆڕش و دەرچوونە ڕوویدا، زۆرێک لەو نێوەندەدا کوژران. لێرەوە ئەم کۆمەڵەیە بە شیعە ناسران، کەواتە شیعە پەیوەندی تەواویان لەگەڵ حوسێنی کوڕی عەلی هەیە ڕەزامەندی خوای لێبێ، نەک عەلی کوڕی ئەبوو تاڵیب. هەمومان دەبینین کە زیاتر یادی شەهیدبوونی حوسێن دەکەنەوە، بەڵام زۆر گرنگی نادەن بە عەلی کوڕی ئەبوو تاڵیبی باوکی لە کاتێکدا هەردووکیان شەهیدن. لێرەوە ئەم کۆمەڵەیە سەر هەڵ ئەدەن وەک کۆمەڵێکی سیاسی نەشونما دەکەن دەیانەوێت دەسەڵات لە دەستی ئومەویەکان وەربگرنەوە. لێرەوە ئەم فکری مناسەڕەکردنە دەست پێ دەکات، بەڵام هیچ پەیوەندیەکی نییە بە بیر و باوەڕەوە یاخود بوو بێتە مەزهەبێکی فقهی ڕازیاوازیان لەگەڵ ئەهلی سوننەتدا هەبێ. بەڵکو سەرەتا سەرکردەکانی شیعە و ئیمامەکانیان هیچ جیاوازیەکیان نەبوو لە ڕووی بیر و باوەڕ و فقهەوە لەگەڵ ئەهلی سوننەت. لە دوای شەهیدکردنی حوسێن ڕەزامەندی خوای لێبێ بۆ ماوەی چەند ساڵێک ڕەوشەکە هێور بووەوە. لەم ماوەیەدا کەسێک سەرهەڵ ئەدات بە ناوی عەلی زەین العابدین کوڕی حوسێن کە باشترین خەڵکی سەردەمی خۆی بووە، یەکێک بووە لە زانا و زاهید و عارفەکان. هیچ کەسێک هیچ شتێکی خراپی لێ نەدیوە و لێیان نەگێڕاوەتەوە لە ڕووی بیر و باوەڕ و فکر و فقهەوە. ئەوش لەسەر ئەوە بووە ڕەحمەتی خوای لێبێت کە هاوڵان و شوێنکەوتوانی پێغەمبەر صلی الله عليه وسلم لەسەری بوون. لە کوڕانی عەلی کوڕی زەین العابدین دوو پیاوی گەورە و دیندار لەسەر بناغەی وەرع و تەقوا لە زەمینەکەدا دەناسرێن بە ناوی محەممەد البەقار و زەید. هەردوو ئەم کوڕە بەڕێزانە لەسەر ڕای زانایانی سوننەتدا بوون، ئەوەی کە هاوڵان و شوێنکەوتوان لەسەری بوون. بەڵام زەید کوڕی عەلی ڕەحمەتی خوای لێبێ ڕای جیاوازی هەبوو. دەی فەرموو کە عەلی کوڕی ئەبوو تاڵیب لە پێشترە بۆ خلافەت لە ئەبوو بەکر و عومەر و عوسمان، ئەگەرچی ڕای جیاوازی هەبوو لەگەڵ هەموو ئیجماعی ئومەتدا. و ڕای جیاواز بوو لەسەر ئەو هەموو فەرمودەی کە فەزلی ئەو سێ هاوڵی داوە بەسەر عەلیدا. هەرچەندە ئەم ڕاجیاوازیە ناچێتە باس و خواستی بیر و باوەڕەوە، چونکە فەزلی ئەو سێ خەلیفەیە نادەن بەسەر عەلیدا، بەڵکو عەلی بە پێشتر دەزانێ بۆ خلافەت هیچ لە قەدر و توانای ئەم خەلیفانە کەم ناکاتەوە. تەنها لەم بارەیەوە ئەم پیاوە بەڕێزە کە زەیدی کوڕی عەلیە جیاوازی هەیە لەگەڵ ئەهلی سوننەتدا، بەڵام لە هەموو بوارەکانی تری بیر و باوەڕ و فکر و فقهدا یەک ڕایان هەیە هاوسۆز و هاودەمن. زەیدی کوڕی عەلی وەکو باپیری حوسێن چەند جار دەرچوو لە خلافەتی ئومەوی شۆڕشی دەست پێ کرد. هەمان ئەزموونی حوسێنی دووبارە کردەوە ڕەزامەندی خوای لێبێ. لە سەردەمی هیشامی کوڕی عەبدولمەلیک کۆتایی هات بە ژیانی زەیدی کوڕی عەلی کوڕی زەین العابدین کوڕی حوسێن کوڕی عەلی کوڕی ئەبوو تاڵیب لە ساڵی 122 کۆچی کوژرا بە دەستی خلافەتی ئومەوی. لە دوای مردنی ئەم پیاوە بەڕێزە مەزهەبێک دروست بوو لە مێژوودا ناسراوە بە ناوی مەزهەبی زەیدی ئەلزەیدیە کە دەگەڕێنەوە سەر زەیدی کوڕی عەلی. ئەم مەزهەبە هەرچەندە لەسەر شیعە هەژمار دەکرێت، بەڵام لەگەڵ ئەهلی سوننەتدا هیچ ڕازیاوازیەکیان نییە، تەنها لە پێشتری عەلی کوڕی ئەبوو تاڵیب نەبێ بەسەر سێ خەلیفەکانی ڕاشدیندا بۆ فەرمانڕەوای. شوێن کەوتووی ئەم مەزهەبە لە یەمەن بڵاو بوونەتەوە، بەڵام ئێستا هیچ بوونێکیان نییە وەک ئەوەی یەکەم جار هەبوون. ئەمانە نزیکترین شیعەن لە ئەهلی سوننەت، یان دەتوانین بڵین ئەمانە لە ئەهلی سوننەت زیان ناکرێنەوە. لێرەدا ئەوەی کە گرینگە ئاماژەی پێ بکەم لەناو ئەم مەزهەبی زەیدیەدا کۆمەڵێک کەوتنە قسەکردن لەسەر ئەوەی ئایا ئەبوو بەکر و عومەر شیاون بۆ خلافەت؟ کۆمەڵێکیان خۆیان سەر لێ شێواو کردو ڕەفزی خلافەتی ئەبوو بەکر و عومەر دەکەن. لێرەوە ئەم کۆمەڵەیە بوون بە دوو بەش، ئەو بەشەی کە جیابوونەوە لە مێژوودا ناسراون بە ڕافیزە یاخود ئەلڕافیضە لەبەر ئەوەی ڕەفزی ئەو دوو خەلیفەیان کرد ئەبوو بەکر و عومەر. لە هەمان کاتدا ڕەفزی ڕای زەیدی کوڕی عەلیان کرد. لە دواییدا ئەم گروپە مەزهەبی 12 ئیمامی دروست دەکەن کە گەورەترین مەزهەبی شیعەن.
پێش ئەوەی زەید بکوژرێ محەممەد باقری برای بە چەند ساڵێک پێش ئەو وەفات دەکا، واتە لە ساڵی 14 کۆچی. کوڕێکی زانای لە دوای خۆی بەجێ هێشتووە، ئەوش جەعفەری سادقە، ئەمێژ یەکێکە لە زانا بەناوبانگەکانی ئومەتی ئیسلامی کە شوێن کەوتووی هاوڵان و تابعی و زانایانی ئەم ئیسلامە بووە. لە کۆتایی دەسەڵاتی ئومەویەکاندا بزوتنەوەی عەباسی کەوتە چالاکی و بزاوتن دژی خلافەتی ئومەوی، هەروەها ئینقلابی کرد بەسەر خلافەتی ئومەویدا. ئەم بزوتنەوەیە هاوکار بوو لەگەڵ ئەو گروپەی کە لە زەیدی کوڕی عەلی جیابوونەوە، توانیان خلافەتی ئومەوی بڕوخێنن لە ساڵی 132 کۆچیدا بە سەرکردایەتی ئەبوو سەفاحی عەباسی و ئەبوو جەعفەری مەنسوور. بەڵام لە دواییدا تووشی بێهیوایی بوون، چونکە دەیانویست کەسێک لە بنەماڵە و کوڕانی عەلی کوڕی ئەبوو تاڵیب خلافەت بگرێتە دەست. لە دوای ئەو بێهیواییە کەوتنە ئینقلاب و شۆڕش دژی عەباسیەکان، ئەم جارە بە ناوی ئەوەی کە ئەمان بزوتنەوەی تاڵیبینن، واتە دەگەڕێنەوە سەر عەلی کوڕی ئەبوو تاڵیب، لە بەرامبەردا عەباسیەکانش دەگەڕێنەوە سەر عەباسی کوڕی عەبدولموتەڵیب، ڕەزامەندی خۆیان لێبێ. هەتا ئێستا هیچ ڕاجۆیەکی جیاوازە نێوانی ئەمانەدا نابینرێت لە ڕووی بیر و باوەڕ و فیکر و فقهەوە، تەنها حکومڕانی نەبێ لەگەڵ جیاوازیان بۆ دەسەڵاتی ئەبوو بەکر و عومەر کە عەلی لە پێشتر بووە بۆ خلافەت. بەڵام کۆمەڵەکەی تر کە جیابوونەوە لە زەیدی کوڕی عەلی، ئەوان پێیان وابوو ڕەفزی خلافەت دەکەن، نەدەترسان لەوەی کە لەعنەتی ئەو دوو هاوڵەیان دەکرد، بە مەلعون ناویان دەبردن، پەنا دەگرن بەخوای گەورە لەو کوفرەی کە ئەوان دەیان کرد. لە دوای وەفاتی جەعفەری سادق لە ساڵی 148 کۆچی، لە دوای خۆی کوڕێکی جێهێش بە ناوی موسای کاظم، ئەویش پیاوێکی زانا و عارف و خاوەن تەقوا بوو، بەڵام وەکو باوکی نەبوو. ئەمیش لە ساڵی 183 کۆچی دوای کردو، لە دوای خۆی چەند کوڕێکی جێهێش بەناو بانگترینە عەلی کوڕی موسای کاظم و ڕەضای موسای کاظم. پاشان خەلیفەی عەباسی بەناوبانگ ئەلمەئمون ویستی شۆڕشەکاندا بمرکێنێتەوە کە بزوتنەوەی تاڵیبینیان دروستیان کردبوو، داوای حکمی کوڕانی عەلی کوڕی ئەبوو تاڵیبیان دەکرد، ڕازی نەبوون بە فەرعی عەباسی کوڕی عەبدولموتەڵیب. عەلی کوڕی موسای کاظمی کردە جێنشین و وەلی عەهد، بەڵام لە ساڵی 203 کۆچی کتو و پڕ وەفات دەکا. لەم کاتەدا بزوتنەوەی تاڵیبین بانگەشی ئەوەیان کرد کە گوایە مەئمون کوشتیەتی، سەر لە نوێ شۆڕش و ئینقیلابات دەستی پێکردەوە، چۆن بەسەر ئومەویەکاندا دەیان کرد، بە هەمان شێوە لەگەڵ عەباسیەکان دەستیان پێکرد بە گوێڕی سەردەمەکان تا ڕادەیەک شۆڕشەکان هێور بوونەوە، تاوەکو ئەو سەردەمەی هیچ شتێک بەدی نەدەکرا بە ناوی مەزهەبی شیعی کە مەزهەبێکی سربەخۆ بێ. بەڵام هەر بزوتنەوەی سیاسی بوون بۆ گەیشتن بە دەسەڵات، هیچ زۆرە جیاوازیەک نەبوو لە نێوانی بیر و باوەڕیان. لە هەمان کاتدا لە ڕووی فقیشەوە کە وەکو ئێستا شیعە هەیەتی، لە ڕووی منهەجەوە جیاواز نەبوون. پاشان ئەوەی کە جێگەی ڕامانە ئەوەیە کە ناوچەکانی فارس و ئێرانی ئێستا داوای جیابوونەوەیان دەکرد لە خلافەتی ئیسلامی، چونکە بە درێژای ئەو ساڵانی کە فتح کرابوون بە حەزرەتەوە دەژیان بۆ شارستانیەت و ژیاری خۆیان، بە تایبەت پاشاکانیان خۆیان بە خەڵکێکی جیاوازتر دەزانی لە موسڵمانان، تەنانەت زۆر جار خۆیان بە خەڵکێکی ڕاقی و شکۆدارتر لە قەڵەم ئەدا. لەو سەردەمەدا بیری گەل و هۆزگەرایی کەوتبووە مێشکی فارسەکان کە زیاتر ئینتیمایان بۆ گەلی فارس هەبوو نەک بۆ ئیسلام، تەنانەت ئاگریان ئەپرست و زۆرێک لە فارسەکان بە هیچ شێوەیەک خۆشەویستیان بۆ ئیسلام نەبوو، لەگەڵ ئەوەی کە هیچیان بۆ نەدەکرا لەگەڵ دەسەڵاتی ئیسلامیدا، هیچ توانایەکیان نەبوو بەرامبەر بە خلافەت، بۆیە ناچار پشگیریان لە بزوتنەوەی تاڵیبین کرد. پشگیری هەموو شۆڕشەکانیان کرد بە ماڵ و سەروەت و سامانیان، بەو ئامانجەی کە دەوڵەتی ئیسلامی بەوان لاواز بکەن. بەڵام ڕاستەوخۆ نەیاندەویست واز لە ئیسلام بهێنن، دەیانویست بە ئارەزوی خۆیان دەستکاری و تەحریفی بکەن، کولتور و شارستانیەتی خۆیان بپارێزن، هەروەکو چۆن لە سەرەتاوە پێیان وابوو کیسراکان ڕۆحی خواییان تێکەڵە، بەو شێوەیە لە تاڵیبیەکان خۆیان نزیک بکەنەوە بەو مەبەستەی کە سەر بە ئالوبەیت و عەلی کوڕی ئەبوو تاڵیبن. گەلی فارس و بزوتنەوەی تاڵیبین بە ناوی ئالوبەیتەوە یەکیان گر تا بتوانن کیانێکی سربەخۆ دروست بکەن. ئەم کیانە تەنها سیاسی نەبوو، بەڵکو کیانێکی ئاینی نوێ بوو. پاشان ئەم بزوتنەوەی لەگەڵ فارسەکاندا بە دوای ئەوەدا دەگەڕان کە کەسێکیان دەست بکەوێت لە سولالەی نەوەوی تاڵیبین، واتە عەلی کوڕی ئەبوو تاڵیب، کەوتنە خەبات و شۆڕش. پاشان لە دوای وەفاتی عەلی ڕەزا کە مەئمون هەڵی بژاردبوو بۆ جێنشینی خۆی، کوڕێکی بوو بە ناوی محەممەد ئەلجەواد. ئەم کوڕە لە ساڵی 220 کۆچیدا کۆچی دوای کرد، ئەمیان کردە پێشەوای خۆیان.
پاشان ئەمیش کوڕێکی لە دوای خۆی جێهێش بە ناوی عەلی کوڕی محەممەد الهادی. ئەم پیاوە لە ساڵی 254 کۆچی وەفاتی کرد. کوڕێکی لە دوای خۆی جێهێش بە ناوی حەسەنی کوڕی عەلی لەقەبەکەی بە عەسکەری ناوزەند دەکرا. ئەمیش کتوپڕ لە ساڵی 260 کۆچی دوایی کرد. لە دوای خۆی ئەم پێشەوە بەڕێزە کەسێکی بەجێهێش بە ناوی محەممەد کە تەمەنی 5 ساڵ بوو نەدەشیا بۆ وەرگرتنی دەسەڵات. بە درێژایی مێژووی ئەم بزوتنەوە جیاخوازانە کە خۆیان بەشێک بوون لە بنەماڵی ئالوبەیت، فارسیش بەشێک بوون لە بزوتنەوەکە، هەمیشە ئەم بزوتنەوەی تاڵیبینە پێشەوایەتیان ئەدایە دەست بنەماڵی ئالوبەیت کە ناسرا بوون بە بزوتنەوەی تاڵیبین. دەبوو کوڕە گەورەی ئالوبەیتی پێشەوایەتیان بکە، واتە ئەم پێشەوایەتیە بە عەلی ڕەزا دەستی پێکرد تا حەسەن عەسکەری کە کۆتاییانە. بەڵام پێش عەلی ڕەزا نە باوکی کە ناسراو بە موسای کاظم و نە باپیریان ناسراو بە جەعفەری سادق و نە باپیری باوکی محەممەد الباقر هیچیان بەشدار نەبوون لەو شۆڕشانەی کە ناویان نابوون تاڵیبین. سەرکردایەتیان نەکردووە کە دژی عەباسی و ئومەوی کردویانە. بەڵام لە دوای وەفاتی حەسەنی عەسکەری لە ساڵی 260 کۆچیدا ئەم بزوتنەوە شۆڕش خوازە لە بازنەیەکی بەتاڵدا دەسوڕانەوە، هیچ کەسیان دەست نەدەکەوت بۆ ئەوەی سەرکردایەتیان بکا کە لە ئالوبەیت بێ. ئاماژەم پێدا کە حەسەنی عەسکەری کوڕێکی منداڵی لە دوای خۆی بەجێهێشت. لە هەمووی ناهەموارتر بۆ ئەم بزوتنەوەیە چاوەڕوانی گەورەبوونی ئەم منداڵیان دەکرد کە ناسراوە بە محەممەدی کوڕی حەسەنی عەسکەری. کەچی کتوپڕ کە چاوەڕوان نەدەکرا ئەم منداڵە کۆچی دوای کرد. لە دوای وەفاتی ئەم منداڵە ئەم بزوتنەوەی بوون بە چەند پارچەیەکەوە، هەر یەکە لەسەر بیرروڕا و تەنانەت دامەزراندنی ئاینێکی نوێ بوون. بەشێک لەم کۆمەڵانە ناسران بە 12 ئیمامی کە ئەم کۆمەڵەیە ئێستا هەن لە عێراق و ئێران و لوبنان کە ئەمانە زۆرترین شیعەن لەم سەردەمەی ئێستاماندا. ئەم کۆمەڵەیە نەیان دەتوانی ڕێ بکەن بەوەی کە سەرکردەیەکی ئالوبەیتیان لەگەڵ نییە. ناچار بە فرتوفێڵ بۆ ئەوەی ڕێگاکەیان تاو بکەن چەند بیدعە و خوڕافاتیەکیان دامەزران کە لە قوتووی هیچ ئەتارێکدا جێگای نابێتەوە مەگەر هەر شیعەی ئێستا باوەڕی پێ بکە. هەروەکو چۆن عەلی شەریعەتی دەڵێت ئەگەر خوڕافات لە شیعە وەربگریتەوە ئەوە هیچیان پێ نامێنێ. بەڵێ ئەم گروپە چەند داهێنراوێکیان داهێنا لە ئاینی پیرۆزی ئیسلامدا کە زۆر ترسناک بوون، وایاندا بەگوێی خەڵکیدا کە ئەمە بەشێکە جیا نابێتەوە لە ئاینی ئیسلام. تاوای لێهات ئەم داهێنراوانە یاخود ئەم بیدعانە بوو بە بەشێک لە بیر و باوڕ و تەکوینیان. یەکێک لەو بیدعانە بریتی بوو لە ئیمام کە پێیان وایە تەنها 12 ئیمام هەیە کە بەم شێوەیە ڕیزیان کردووە. یەکەمیان عەلی بن ئەبی تاڵب، الحەسەن بن عەلی، الحسين بن علي، علي زين العابدين بن الحسين، محمد الباقر بن زيد العابدين، جعفر الصادق بن محمد الباقر، موسى كاظم، علي الرضا، محمد الجواد، علي الهادي، الحسن بن علي العسكري، محمد بن الحسن العسكري. ئیتر ئالێرەوە ئەم کۆمەڵەیە ناسراون بە 12 ئیمامی بۆ ئەوەی بۆمان ڕوون بێت پێیان وایە کە کۆتایی ئیمامیان کە محەممەدی کوڕی حەسەنی عەسکەریە ئەو منداڵە بوو کە پێشتر ئاماژەمان پێدا لە تەمەنی 5 ساڵیدا مردووە. پێیان وایە خۆی کردووە بە ژێر زەمینێکدا لە سامەڕە یاخود لە یەکێک لە شاخەکان خۆی شاردوتەوە کە بە درێژایی هەزاران ساڵ دەبێت ئەم کارەی ئەنجام داوە. بڕوایان وایە کە لە ئاخر زەماندا دەگەڕێتەوە و فەرمانڕەوایی هەموو جیهان دەکا. ناسراوە لای شیعەکان بە مەهدی منتەظر یاخود ئەلمەهدی المنتەظر. گوایە شیعەکان پێیان وایە کە ئەمە وەسیەتی پێغەمبەرە صلی الله عليه وسلم بۆ ئەم 12 ئیمامە کە فەرمانڕەوایی لە دەستیاندا بێت. دەبێ هەموو جیهان ئەمان فەرمانڕەوایی بکەن. بەڵام پێیان وایە کە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەم ڕاستیان شاردوتەوە، بۆیە بەگشتی هاوڵەکانی پێغەمبەر صلی الله عليه وسلم کافر دەکەن. هەندێکش لە شیعەکان فاسقیان دەکەن و تەکفیریان ناکەن بە هۆکاری ئەوەی گوایە ناوی ئەم ئیمامانەیان شاردوتەوە. پاشان ئەم بیرە وەکو میرات چووەتە ناو وڵاتی فارسە و وەکو سیستەمێکی حکومڕانی لێهات کەوتیان گوایە دەبێت فەرمانڕەوایی لە کوڕە گەورەکانی ئالوبەیت بێ و سولالەی بگەڕێتەوە سەر عەلی کوڕی ئەبوو تاڵیب ڕەزای خوای لێبێ. لە مەولا بدرێتە دەست ئەو ئیمامانەی کە بەڕەچەڵک دەستنەوە سەر ئەو بنەماڵەیە تاوەکو دەرکەوتنی مەهدی منتەظر. وەکو لای هەمووان ئاشکرایە شتێکی وا بوونی نییە لە ئیسلامدا. تەنانەت لە سەردەمی سیستەمی خلافەتی بۆ ماوەی وەکو ئومەوی و عەباسی و سەلجوقی و ئەیوبی و عوسمانی هیچ کام لەمانە نەیانوت کە ویراست بەشێکە لە دین یاخود لە دینەوە سەرچاوی گرتووە
یان دەبێت تەنها لە خانەوادەکەیەوە بێ. لەناو دەوڵەتی فارسدا واتە لە حکمی شیعەگەرایی ئەو دەمە بدعەیەکی تر هاتە ناویان، ئەویش بریتی بوو لە بە پیرۆزڕاگرتنی خانەوادەی دەسەڵاتدار. وتیان ئیمام عیسمەتی هەیە، واتە بە هیچ شێوەیەک هەرگیزا و هەرگیز هەڵە ناکەن. وتیان وەکو کەلامی خوا وەردەگیرێ، واتە وتەی ئیمامەکانیان حکمی قورئانی هەیە، هەروەها حکمی فەرموودەی پێغەمبەری خوایشی هەیە. ئەگەر سەیری بنەسە و بێخی شیعە بکەین دەبینین زۆربەی قاعیدەی فقهی و شەرعیەکانیان لەسەر بنەمای وتەی ئیمامەکانیان دامەزراوە. جا ئەگەر ڕاستی بێت یاخود بە درۆوە بە دەمیانەوە هەڵبەسترا بێ. خومەینی سەرۆکی شۆڕشی ئیسلامی ئێرانی دەڵێت یەکێک لە زەروریاتی مەزهەبەکەمان ئەوەیە کە هیچ مەلیکێکی گەورە یان ئیمپراتۆرێتێک ناگات بە ئیمامەکانمان و هیچ پێغەمبەرێکیش ناگات بە ئیمامەکانمان. ئەمەش لە کتێبی دەوڵەتی ئیسلام لاپەڕی 57 داهاتووە. لێرەوە دوژمنایەتیان لەگەڵ هاوڵە بەڕێزەکاندا هەیە، تەنانەت سەردەمێکی دیاریکرا و تەکفیری عەباسی مامی پێغەمبەریان دەکرد صلی الله عليه وسلم. هەروەها کوڕە بەڕێزەکەی کە عەبدوڵڵای کوڕی عەباسە کە بە حیبر الئەئیمە ناسراوە، چونکە سەردەمانێک 12 ئیمامی تەکفیری خلافەی عەباسیان دەکرد. یەکێکی تر لە داهێنراوەکانیان ئەوەیە کە پێیان وایە زۆربەی زۆری وڵاتانی موسڵمانان دارولکوفرە. خەڵکی شاری مەدینە و مەککە و شام و مسریان بەگشتی پێکافر بوو. ئەم وتەیەش دەدەنە پاڵ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم پەنا بەخودا. پێیان وایە ئەمە دینە. ئەم وتەیەش لە سەرچاوەکانی خۆیانەوە بەدی دەکرێت کە بریتین لەم کتێبانە: الكافي وبحار الأنوار وتفسير القمي وتفسير العياشي والبرهان وزورێکی تر لە سەرچاوەکانی خۆیان. بەگشتی شیعە هیچ زانایەکی ئەهلی سونەیان پێڕاز نییە. ڕەفزی هەموو کتێبەکانی ئەهلی سونە و جەماعەت دەکەن، بەتایبەت ئەم زانایانە: البخاري ومسلم والترمذي والنسائي، أبي حنيفة، مالك، الشافعي، ابن حنبل. هەروەها بڕوایان بە هاوڵان و پێشەوایانی ئیسلام نییە، لەوانەش خالد بن الوليد وسعد بن أبي وقاص وعمر بن عبد العزيز وموسى بن نصير ونور الدين المحمود وصلاح الدين وقطز ومحمد الفاتح وزوري تريش. لأنزامي أوي كباوريان بهاولان وشون كوتواني پیغمبر صلى الله عليه وسلم نيا زور بي زوري سرساوي كتابة كانيان دقريتو بو إمام كانيان و زۆر بەی کتێبەکانیان لاوازن لە ڕووی ڕشتەی ڕاویەکانەوە، چونکە زۆر جار دەڵێن گوێدرێژەکەی باوکی بۆی گێڕامەوە تاوەکو دەگاتە گوێدرێژێکی تری سەردەمی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەمووی شتی خوڕافیاتە. بۆیە بیدعەی زۆر لە بیر و باوەڕ و بەندایەتی و فکر و فقیاندا هەیە. لێرەدا نامەوێت بسمە ناو هەموو داهێنرا و بیدعەکان و شرک و خوڕافیاتەکانیان، بەڵکو دەمانەوێت ئاماژە بە کێشە سەرەکیەکانیان بکەین، بەڵکو باش لیان تێبگەین لەو کۆمەڵەی کە ناسراون بە شیعەی 12 ئیمامی. دەنا قسەکردن لەسەر بیدعەکانیان بەدەیان قسەی تر کۆتایی نایە. هەروەها پێیان وایە کە قورئان تەحریف کراوە پەنا بەخودا، یاخود پێیان وایە کە خوا عاجزە لە بەردەم ئەم کەونە یاخود ئەم گردوونەدا، ویان جبریل بەردەوام وحی دێنێتە خوارەوە بۆ ئیمامەکانیان، یان یادکردنەوەی ڕۆژی شەهیدکردنی ئیمام حوسێن خوای گەورە لێی ڕازی بێ، وەکو حەج وایە لای ئەوان. پێیان وایە ئیمامەکانیان باران و هەور و هەڵەیان بەدەستە و باران دەبارێنن و ڕزق و ڕۆزیان دەدەن. ئەگەر بمانەوێت لەسەر هەموو ئەمانە بدوین بە هەزارەها بیدعەیان ئاشکرا دەکەین کە نەک ڕوکنێکە لە دینەکەیان، بەڵکو بەشێکی ڕاستە و خۆیە لای 12 ئیمامەکانیان لە ئوسوڵیان. ئەمەی باسمان کرد لەم فترە زەمەنیەدا کە بەشێکن لە شیعەکان بێزگە لە ماڵی کۆمەڵی تریان زۆری لێجیابۆتەوە لە مێژوودا ناسراوە بە سەردەمی حیرەتول شیعە. ئێمە تەنها باسی ناوەڕاستی سەدەی سێمی هیجریمان کرد کە بە وەفاتی حەسەن عەسکەری ئیمامی 11هەمینی شیعەی 12 ئیمامی سەرچاوەی گرتووە، کەواتە دەگەڕێمەوە سەر ئەو دەقە زانستیە کە لە ئوسوڵدا هاتووە و دەڵێت الحکم على شيء فرع عن تصوره، واتە بڕیاردان لەسەر شتێک بەشێکە لە ناسین و زانین، کەواتە لێرەوە باسەکەمان دەست پێ دەکا. لەمە بەدووا بە زانست و بە ئاگابوون ڕەخنە لەسەر شیعە کەڵەکە دەکەین، بە هەزارەها پرسیاریان لێ دەکەین. لێرەوە دەتوانین بڵین ئەمە دەگونجێ لەگەڵ دینیان ناگونجێ، حەڵاڵە یاخود حەرام، بەڵام ئاخافتن لەسەر بنەمای سۆز و ڕەتفعل مرۆڤ بەرەو تیاچوون و هەڵە دەبات. بەگشتی لە دوای وەفاتی حەسەن عەسکەری کە ئیمامی 11هەمینی شیعەکانە، پێیان نایە سەردەمێک کە نەیان دەزانی چۆن تێیدا هەنگاو بنێن، تەنانەت سەریان لێ شێواو بوو، خۆشیان لەناو خۆیاندا کۆک نەبوون کە ئەو سەردەم و زەمەنە لە مێژوودا ناسراوە بە حەیرەتول شیعە.
بۆیە شیعە دابەش بوون بە چەند بەشێکی زۆرەوە، هەر بەشێک لەمانە بەویست و ئارەزوی خۆی دینی دادەتاشی بۆ بەدەستهێنانی دەسەڵاتی سیاسی. یەکێک لە گەورەترین بەشەکان کە دروست بوو کۆمەڵی 12 ئیمامی بوو، بەڵام ئەمانە بە تەنها لە گۆڕەپانی سیاسیدا نەبوون، بەڵکو بە تەنیشتی ئەمانەوە چەندەها کۆمەڵ و بەشی تر نەشونمایان کرد کە کاریگەریەکی زۆر خراپی دانا لەسەر هەموو ئومەتی ئیسلامی. یەکێکی تر لەو کۆمەڵانە کە هەموو وڵاتانی ئیسلامی و ئەفریقی و بەشێکیش لە ئاسیای داگیر کرد لە مێژوودا ناسراون بە کۆمەڵی شیعەی ئیسماعیلیە یاخود فرقەتول ئیسماعیلیە. ئەم کۆمەڵەیە کۆمەڵێکی سەر لێ شێوا و گومڕابوون، زۆربەی زۆری زانایانی ئیسلام لە ئیسلام دەیانکەنە دەرەوە بە موسڵمانیان نازانن. ئەم کۆمەڵەیە بە پلانێکی زۆر ترسناکی یەهودی دروست بوون بۆ ئەوەی هەرسی استراتیژیەتی خۆیان هەیە لە ناو ئومەتی ئیسلامیدا بیسەپێنن. دروستکەری ئەم کۆمەڵەیە بە ناوی مەیمون القەداح لە ماوەیەکی کووردا دەرکەوت و ئیسلام بوونی خۆی ڕاگەیاند. بە فرت و فێڵ خۆی نزیک کردەوە لە محەممەد کوڕی ئیسماعیل کوڕی جەعفەر الصادق ڕەحمەتی خوا لە هەمویان بێ، تەنانەت ببووە هاوڕێی محەممەدی کوڕی ئیسماعیل لە ئالوبەیت بوو. باپیرشی پێشەوە جەعفەری صادق بوو کە ئیمامی شەشەمی شیعەی 12 ئیمامیە. ئیسماعیلی کوڕی جەعفەر برای موسەی کاظمە کە ئیمامی حەوتەمی 12 ئیمامیەکانە. ئەوەی کە مەیمونی قەداحی یەهودی پێی هەڵسا کارێکی سەرسوڕهێنەر بوو، پلانێکی ترسناکی داڕش بۆ هەڵوەشانەوەی ئومەتی ئیسلامی لە یەکتری. خۆی ناونا بە عەبدوڵڵا و کوڕێکشی ناونا بە محەممەد و وەسیەتشی کرد بۆ کوڕ و کوڕەزاکانی کە هەموو منداڵەکانیان بە ناوی محەممەدی کوڕی ئیسماعیلی کوڕی جەعفەر الصادق ناوزەند بکەن بۆ ئەوەی ئەم نەسەبە بە گوێری قۆناغەکانی مێژوو یەهودیەکان خۆیان بگەنەوە بە ئالوبەیت. گوایە ئەمان لە سولالەی محەممەدی کوڕی ئیسماعیلی کوڕی جەعفەری صادقن. کارێکی تر کە بانگەشەی بۆ کرد و زۆر ترسناک بوو بریتی بوو لەوەی کە ئەمانە ئیمامی گەورەن و دەبێ هەموو جیهان لەگەڵ هەموو جیهانی ئیسلامیدا فەرمان ڕەوایی بکەن. دەبێت ئەو ئیمامەش لە نەسەبی ئیسماعیلی کوڕی جەعفەری صادق بێت، نابێ بگەڕێتەوە سەر سولالە و نەسەبی موسەی کاظمی جەعفەری صادق. لەبەر ئەوەی شیعەی 12 ئیمامی نەسەب و سولالەیان لەوەوە دەگێڕنەوە. مەیمونی یەهودی توانی ئەم بیری خۆی نەشونما بە کۆمەڵی ئیسماعیلیا بکە. کوڕ و کوڕەزاکانی مەیمونی قەداح بانگەشیان بۆ ئەم بیر و باوڕ و فکرە دەکرد و جوانکاریان بۆ دەکرد بۆ ئەوەی لە بەرچاوی خەڵکیدا بیگونجێنن لەگەڵ ئاینی پیرۆزی ئیسلامدا. یەکێکی تر لە کارە هەرە خراپ و ترسناک و قێزەونەکان کە ئەنجامیاندا بریتی بوو لە حلول تێکەڵبوونی بە ڕۆح و جەستەی ئیمامەکانیان، واتە خوا و ئیمام بەیەکەوە حکمی سەرزەوی دەکەن. بۆیە پێیان وابوو کە ئیمام ئولوهیەتی خودای تێدایە، بڕوایان هەبوو بە تەناسوخ، واتە ئیمامەکانیان نامرن، ڕۆحەکانیان لە جەستەی تردا دێنەوە سەر زەوی و بە زیندوی دەمێننەوە. بەگشتی پێیان وایە ئیمامەکانیان لە دوای مردنیان دەگەڕێنەوە بۆ دنیا و بە هەمیشەی دەمێننەوە. بێزگە لەو هەموو کارە قێزەون و گەندەڵانەی کە ئەنجامیان داوە گەیشتە لووتکەی تاوان و شێتی کە بە ئاشکرا جنێویان بە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەدا، باسی ناموس و شەرەفیان دەکردن، تەنانەت قسەیان بە خودی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم دەگوت. لەگەڵ ئەوەشدا بانگەشەی گەڕانەوەی نەسەبیان بۆ لای پێغەمبەر صلی الله علیه وسلم دەکرد. گەورەترین لیژنەی اختیالیان دروست کرد بۆ گەیشتن بە دەسەڵات. لە جیهانی ئیسلامیدا ئەوەندە گەورە ببوون دەگەیشتن بە هەرسی وەزیر و سوڵتان و خەلیفە هەیە، لەوانەی کە اختیال کران وەزیری بەناوبانگ نیظام مولک، ئەمیری بەناوبانگ عیمادەدین زەنکی، سوڵتانی بەناوبانگ مەمدوحی کوڕی تونتەکین، زۆرێکی تر لە سەرکردەی سەربازی و پیا و ناودارەکانی ئومەتی ئیسلامی بەدەستی ئەم کۆمەڵەیە کوژراون. بانگەوازی ئیسماعیلیە ڕۆژ بە ڕۆژ چالاکتر دەبوو، لە ناو هەموو ڕەوند و جیلەکاندا پەرەی پێدەدرا، خەڵکیان بەوە فریو دەدا کە خۆشەویستیان بۆ ئالوبەیت هەبێت، قەناعەتیان بە خەڵکی کرد کە ئەما لەنەوەی پێغەمبەری خوان صلی الله علیه وسلم. فارسەکان کە بەم بانگەوازە تێکدەرەیان زانی، بە تایبەتی ئەوانەی کە بەدزیەوە ئاگرپەرست بوون و بەڕووکەشیش دایانوت کە ئێمە موسڵمانین، هەر بە زووی چوونە ناو ئەم کۆمەڵی ئیسماعیلیەوە. لەو سەرکردانە کە چوونە ناویان لە خانەوادە بەناوبانگەکانی ئێران حوسین الئەهوازی بوو، کێکێکە لە بانگەشەکارە بەناوبانگەکانی کۆمەڵی ئیسماعیلیە، یەکێکە لە گەورە دامەزرێنەرانی ئەم کۆمەڵەیە کە زیاتر لە ناوچەکانی بەسڕادا بانگەوازی دەکرد. حەسەنی ئەهوازی بووە هاوڕێی کەسێک بە ناوی حەمدانی کوڕی ئەلئەشعەث کە کەسایەتیەکی خوێن ڕژ و داوێن پیس و چەتە بوو.
لە مێژووی ئیسلامیدا زۆرێک لە مێژوو نووسان وەکو ئیبن کەثیر و ئیبن ئەثیر هەردووکیان پێیان وایە کە جوولەکەیە، جوولەکی فارسە، بەڵام زۆرێکی تر لە مێژوو نووسان پێیان وایە کە مەجووسی فارسە یاخود یەهودی بەحرینە. دەسەڵاتی شیعەی قەڕامیتە حەمدانی کوڕی ئەشعەث لەقەبی بەناوبانگ بوو بە قرمت بە گوێرەی قۆناغەکانی سەردەم، ئەمیش کۆمەڵێکی بۆ خۆی زیاد کردەوە کە نەسەبیان دەسووە سەر ئەو پیاوان خوێن ڕژە بە ناوی کۆمەڵی قەڕامیتە کە لقێک بوون لە کۆمەڵی ئیسماعیلیە. ئەمانە ترسناکترین کۆمەڵ بوون لە ناو شیعەکاندا. ئەم کۆمەڵەیە ئاواتیان پارە بوو لەگەڵ داوێن پیسی، هەرسیەکیان پێخۆش بووە لە کاری خراپە و کوشتن و زینا و دزی دەیان کرد. بەردەوام خەریکی چەتەی و ڕێگری بوون، هەرسی دز و چەتەکان بوو پەیوەندیان کرد بەم کۆمەڵەیەوە. ئەوانەشی کە دەرچوون لە سیستەمی خلافەت و تاوانبار بوون لەناو ئەم کۆمەڵەیەدا خۆیان دەشاردەوە. ئەم قەڕامیتانە بوون بە خەتەرترین و ترسناکترین کۆمەڵ لە مێژووی ئومەتی ئیسلامیدا. هەرچەند لە باسێکی ئاوادا دەرفەتی ئەوە نیە کە باسی هەموو لایەنەکانی ئەمانە بکەین، بەڵام هەروەکو ئاماژەم پێداوە لە ناوەندی سەدەی سێمی هیجریدا ئەم سێ کۆمەڵە گەورەی شیعە وەکو قارچک هەڵتۆقین، هەر یەکیان بانگەشی ڕاستی و حەقی بۆ خۆی دەکرد. لەگەڵ ئەوەشدا لەگەڵ یەکتریدا ڕایان جیاواز بوو لە بیر و باوەڕ و فکر و ئەحکام و لە هەموو شتێکدا جیاواز بوون. ئەم سێ کۆمەڵەیەش بریتین لە شیعە الئەثنا عەشەریە، شیعە الئیسماعیلیە و شیعە القەڕامیتە. لەگەڵ ئەوەشدا کێشمەکێش و ململانیان هەبوو لەگەڵ ئەهلی سونەتدا، ململانێشان هەبوو لە ناو خۆیاندا بە هیچ شێوەیەک بە یەکتری نەدەگەیشتنەوە، چونکە هەر یەک لەم کۆمەڵانە بە ئارەزوو هەوای خۆیان دینیاندا دەهێنا و بیدعە و داهێنراوەکانیان دروست دەکرد لە ناو ئاینی ئیسلامدا. ئەم قۆناغە لە مێژووی ئیسلامیدا کە ئەم هەموو بزوتنەوەی شیعەی تێدا دروست بوو، ڕەوشێکی نائارامی لە ناو ئومەی ئیسلامیدا دروست کردبوو، بەڵام تا ئێستا هەر هەوڵیانە بۆ دەسەڵات بە هیچ شێوەیەک فەرمانڕەواییان نەگرتوۆتە دەست. لە کۆتایی سەدەی سێمی هیجری و دەستپێکی سەدەی چوارەمی هیجری گۆڕانکاریەکی زۆر خێرا ڕوویدا کە ڕەوشەکەی زیاتر بەرەو ترسناکی و بەرەو ناهەمواری بر. بە زووترین کاشیعەی قەڕامیتە چوونە سەر دەسەڵات و فەرمانڕەواییان گرتە دەست، چونکە ئەمانە زۆر درڕندە و پیاوکوش بوون. یەکێک لە سەرکردە و بانخوازەکانیان ناوی ڕۆستەم کوڕی حوسێن بوو. لە وڵاتی یەمەن دەوڵەتی قەڕامیتەی دامەزران، بانگەوازەکەی بەرفراوانتر کردو، خەڵکی دەنار بە هەموو لاکاندا تا بانگەواز بۆ بیرەکەی خۆیان بکەن، تەنانەت توانی دەنگی خۆی بگەێنێتە وڵاتی مەغریب. ئەم دەوڵەتە زۆری نەخایاند و لە ناوچوو، بەڵام زۆرێکی تر لە شیعەی قەڕامیتە دروست بوون لە خاکی جەزیرەی عەرەبیدا، بە تایبەتی لە بەحرین. مەبەست ئەم بەحرینی ئێستا نییە، بەڵکو ڕۆژهەڵاتی جەزیرەی عەرەبی دەکا. دەوڵەتی قەڕامیتە لەو ناوچانەدا زۆر بەهێز بوون، هەموو بەرژەوەندیەکانی جیهانی ئیسلامیان خستە ژێر ترسەوە. ساڵێک هەستان بە کوشتنی هەموو حەجاجەکان کە هاتبوون بۆ حەج. یەکێکی تر لەو تاوانە گەورانەی کە ئەنجامیاندا هێرشکردنە سەر مزگەوتی حەرەمی مەککە بوو لە ڕۆژی تەرویە لە ساڵی 307 هیجری. هەرچی حەجاج هەبوو لە ناو کەعبەدا کوشتیان، تەنانەت بەردەڕەشەکەشیان دزی و شکاندیان و ناردیان بۆ وڵاتی بەحرین کە ئەو دەمە پایتەختی هیجر بوو لە ڕۆژهەڵاتی جەزیرە. ئەم بەردە بۆ ماوەی 22 ساڵ لای قەڕامیتەکان مایەوە تا ساڵی 339 هیجری موسڵمانان گەڕاندیانەوە بۆ کەعبە. ئیسماعیلیەکان لە هیچ شوێنێکی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا نەیان توانی دەسەڵات بگرنە دەست. کەش و هەوای لەبار و ڕەوشێکی لەبار بۆ ئەوان وڵاتی مەغریب بوو، چونکە پێشتر ڕۆستەمی کوڕی حوسێن کە یەکێک بووە لە شیعە قەڕامیتەکان بانگەوازی شیعەی قەڕامیتی و ئیسماعیلی گەیاندبووە ئەوێ، ئەوش لە ڕێگەی پیاوێکەوە بە ناوی ئەبوو عەبدوڵڵای شیعی. ئاماژەمان پێدا کە ئەم دوو کۆمەڵە قەڕامیتە و ئیسماعیلیە هەردووکیان بانگەشەی ئیمامەتی ئیسماعیلی کوڕی جەعفەری سادقیان دەکرد، بۆیە ئەو زەمەنە لە مەغریبدا کەسیان دەست نەکەوتووە لەو بنەماڵە بەڕێزە، بەڵام یەکێک لە کوڕەزاکانی مەیمونی قەداحی یەهودیان دۆزیەوە بە ناوی عوبەیدوڵڵا بن الحوسەین بن ئەحمەد بن عەبدوڵڵا بن مەیمون القەداح. ئەمەش بووە هۆکار و هەلێک بۆ دامەزراندنی دەسەڵات و فەرمانڕەوایی لە مەغریبدا، بۆیە بانگەشەی بوون بە دەوڵەتیان کرد. ئەوەی خۆشەویستی هەبوو بۆ بانگەوازی ئیسماعیلیە بانکرا بۆ ئەو جێگایە. عوبەیدوڵڵا بن الحوسەین بن ئەحمەد بن عەبدوڵڵا بن مەیمون القەداحی یەهودی لەقەبی مەهدی بۆ خۆی دانا، خۆشی کرد بە پێشەوای بانگەوازی ئیسماعیلیە و بانگەشەی ئالوبەیتی بۆ خۆی کرد کە گوایە باپیرانی دەگەڕێنەوە سەر ئیسماعیلی کوڕی جەعفەری سادق بۆ ئەوەی زیاتر دڵی موسڵمانانی ئەو سەردەمە ڕابکێشێ بەلای خۆیدا. دەوڵەتەکەشی ناونا دەوڵەتی فاتیمی
کە وەک چاواشەکاریە گەڕاندیەوە سەر فاتمەی کچی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. لای هەمووشتان ئاشکرایە کە خۆی یەهودیەکی ڕەسەن بوو. ئەو سەردەمە بە هۆکاری جەهلی خەڵکو زوڵانی و سۆزی هەست و نستیان توانی بە زووترین کات بانگەوازەکەی خۆی بڵاو بکاتەوە و قەڵەمڕۆ و فەرمانڕەوای خۆی بڵاو بکاتەوە. ئەوەندە دەسەڵاتی گەورە بوو هەموو باکووری ئەفریقیای خستە ژێر دەسەڵاتی خۆی. دەستیان کرد بە بڵاوکردنەوەی بیدعە و کاری خراپە و زنێودان بە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر و بانگەشی حلول و تەناسوخی ڕۆح و زۆری تر لەم داهێنراوانە. تەنانەت ئەم دەوڵەتە گەیشتە سەر سنوورەکانی مسر لە ساڵی 359 هیجری توانیان خاکی مسر داگیر بکەن و بڕۆنە ناوی لە ڕێگەی سەرکردەیەکی ئیسماعیلیە بە ناوی جوهر السەلقیل ئیسماعیلی لە سەردەمێکدا کە مەعزەدین الله العبێدی خەلیفە بوو. ئەم خەلیفەی ئیسماعیلیە ناسرا بوو بە عوبێدی کە گوایە نەسەب و سولالەی دەگەڕێتەوە سەر عوبەیدوڵڵا بن الحەسەین بن ئەحمەد بن عەبدوڵڵا بن مەیمون القەداح اليەهودی لە مەولا ناوی فاتمیەکان گۆڕا بۆ عوبێدی. معزەدین الله العوبێدی چووە ناو مسر و شاری قاهرەی دامەزران، مزگەوتێکی تێدا دروست کرد بە ناوی مزگەوتی ئەزهەر بۆ ئەوەی هەرچی بانگەوازی شیعەی ئیسماعیلی هەیە لەوێوە بیگەێنێتە خەڵکی. دەستیان کرد بە کوشتنی زانایانی ئەهلی سونە لەسەر مینبەری مزگەوتەکانیانەوە بە ئاشکرات زنێویان بە هەواڵە بەڕێزەکان دەدا تا گەیشتە سەردەمی حاکم بە ئەمریلای خەلیفەی عوبێدیەکان کە بانگەشەی بوونی خوایەتی بۆ خۆی دەکرد. لەسەر هەموو مزگەوتەکاندا بەنووسین زنێوی بە ئەبوبەکر و عومەر دەدا. ئەمری کرد بە خواردنی گۆشتی بەراز و گۆشتی کەروێشک و خواردنی ترێی حرام کردبوو. زەلادەکانی زیندانی بۆ لێدانی موسڵمانان هەموو یەهودی بوون. هەر کەسێک باز و خەرازی نەدایە بە دەوڵەتەکەی عەبدی ڕەشی زەکەر درێژی دانابوو وەک سزایەک لە بەرچاوی خەڵکی لە ناو بازاڕدا لەگەڵ بازرگان و خەڵکەکاندا هەتکیان دەکرد. حاکم بە ئەمریلای گەندەڵ بانگەشی خوایەتی کرد. حەزی لە خوشکەکەی خۆی بوو بە ناوی ستل ملوک کە لەگەڵیدا ڕای بواردو زۆرێک لە مێژوو نووسان دەڵێن هەر خوشکەکەی خۆی لە ناوی بردو کوشتی و پاشان بانگەوازی ئەوەیان کرد کە چۆتەوە بەرەو ئاسمان. لە دوای کوشتنی حاکم بە ئەمریلا دەستکرا بە دروستکردنی مزگەوتی زۆر بۆ بڵاوکردنەوەی مەزهەبەکەیان. توانیان هەموو مسر و تەنانەت شام و حیجازیش داگیر بکەن بۆ ماوەی 2 سەدەی تەواو تا ئەو کاتەی خوای متعال سڵاح الدین الئەیوبی دەنێرێت لە شەڕی ئەم شیعانە ئومەتی ئیسلام ڕزگاریان دەبێت لە ساڵی 567 هیجری. مسر ئازاد دەکا لە داگیرکەرانی ئیسماعیلی. ئێستاش دێینە سەر باسکردنی دەسەڵاتی شیعەی 12 ئیمامی. ئەم کۆمەڵە شیعەیە داهێنراوی زۆریان هەبوو بەڵام تا ڕادەیەک لەو دوانەی تر باشتر و هێمنتر بوون. ئەمان بڕوایان بەبوونی خوا هەبوو، بڕوایان بە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم هەبوو، بڕوایان بە زیندوو بوونەوە و حەشر هەبوو. بەڵام بیدعە و داهێنراویان ئەوەندە زۆرە لە ژمارە نایە. زۆر کاری خراپیشیان ئەنجام دەدا. بانگەشەی 12 ئیمامی گەیشتە ناو هەندێک لە خێزانە بەناوبانگەکانی فارس و عێراق. تەنانەت توانیان بانگەشەکانیان بگەێنە خانەوادە و دەسەڵاتدارەکان لە زۆربەی زۆری جێگاکاندا. هەروها بانگەوازەکەیان گەیاندە خانەوادەیەکی بەناوبانگ بە ناوی خانەوادەی کوڕانی سامان، عائلەت بەنی سامان، کە بنەسی ئەمانە فارسن. توانیان ئەو خانەوادەیە بەگشتی بکەن بە شیعە کە ئەو دەمە فەرمانڕەوایی وڵاتی فارسی ئێرانی ئێستایان دەکرد. توانیان دەوڵەتێکدا بمەزرێنن لە ساڵی 261 هیجری تا ساڵی 398 هیجری هەروەکو دەسەڵاتدار بوون، بەڵام بە هیچ شێوەیەک بانگەشەی تەشەیوعیان نەدەکرد. پاشان گەیشتنە خانەوادەیەکی دەسەڵاتداری تر کە بنەسی ئەمان عەرەبن لەگەل و هۆزی بەنی تەغلەبن. ئەم خانەوادەیە ناسرا بوون بە خانەوادەی کوڕانی حەمدان، عائلەت بەنی حەمدان، کە ئەو دەمە فەرمانڕەوایی مووسڵیان دەکرد لە وڵاتی عێراق. ئەمانش لە ساڵی 370 هیجری تا 369 هیجری فەرمانڕەواییان کرد. تەنانەت توانیان سوڵتانی خۆیان بگەێنە حەلەب. لە حەلەبیش لە ساڵی 333 هیجری تا ساڵی 392 هیجری فەرمانڕەوا بوون. لە هەمووی ترسناکتر کە زۆر کاریگەری هەبوو لەسەر جیهانی ئیسلامی، شیعەی 12 ئیمامی توانی دەسەڵاتی خۆی بەرفراوانتر بکات بە گەیشتن بە خانەوادەی کوڕانی بوویە یاخود عائلەت بەنی بوویە کە بنەسی ئەمان فارسە. توانیان دەوڵەتی فارس بخەنە ژێر ڕکێفی خۆیانەوە تا گەیشتە ئەو بار و ڕەوشەی لە ساڵی 334 هیجریدا خلافەتی عەباسی بە تەواوەتی داگیر بکەن. بەڵام بۆ ئەوەی ئینقیلابات و فیتنەی گەورە ڕوونەدا لەلایەن سونیەکانەوە، خەلیفەی عەباسیان وەکو ڕەمزێک دانایەوە کە بۆ ماوەی 100 ساڵ توانیان بە تەواوەتی فەرمانڕەوایی دەوڵەتی عەباسی بکەن
واتە لە ساڵی 334 هیجری تا ساڵی 437 هیجری تا ئەو کاتی سەلاجیقەکانی ئەهلی سونە دروست دەبن و خاکی عێراق لەژێر فەرمانڕەوایی شیعی 12 ئیمامی ئازاد دەکەن. ئەم شیعانە بە بەردەوامی بوغز و ڕقی خۆیان بەسەر زانایانی سونە و خەلافەتەکەشی دەڕشت تاوای لێ هاتبوو لەسەر مینبەرەکانەوە، هەروەها لەسەر دەرگای مزگەوتەکانیشەوە دەیاننووسی و زنێویان بە هاوڵە بەڕێزەکان دەدا. بە تایبەت ئەبوو بەکر و عومەر ڕەزامەندی خوددایان لێبێ بە ئاشکرا لە خوتبەی هەینیدا لەعنەت و زنێویان پێدەدان. ئەم سەردەمەش سەردەمێکی کە ئابە و دڵتەنگی بوو لە مێژووی ئیسلامدا. لێرەوە دەبینین سەدەی 4 هیجری سەدەیەکی شیعی تەواو بوو. شیعی 12 ئیمامی دەسەڵاتدارێتی خۆی لە ڕێگەی بوهەیئیەکانەوە عێراق و ئێرانیان بە تەواوەتی خستبووە ژێر فەرمانڕەوایی خۆیانەوە. سامانیەکانیش ڕۆژهەڵاتی ئێران و بەشێکی ئەفغانستان و بەشێکی ڕۆژهەڵاتی جیهانی ئیسلامی لە ژێر قەڵەمڕەویاندا بووە. حەمدانیەکان مووسڵ و حەلەبیان فەرمانڕەوایی دەکرد. هەروەها قەڕامیتەکان ڕۆژهەڵاتی نیوە دوورگی عەرەبیان لە ژێر دەستدا بوو کە چەند جارێک دەگەیشتنە حیجاز وەکو قەڵەمڕەو، بەڵکو گەیشتنە دیمەشق و پاشان یەمەن بە تەواوەتی لە ژێر فەرمانڕەوایەتیان بوو. پاشان دەوڵەتی عوبەیدی کە لە مێژوودا ناسراوە بە فاتیمی توانیان هەموو وڵاتانی ئیسلامی ئەفریقیا داگیر بکەن، بەڵکو گەیشتنە فەڵەستین و سووریا و لوبنانیش. لە کۆتایی سەدەی 4 هیجریدا دەوڵەتی قەڕامیتا بە تەواوەتی ڕۆچوو نەما. لە ناوەڕاستی سەدەی 5 هیجریدا دەوڵەتی بەنی بوهیە کۆتایی پێهات واتە ساڵی 447 هیجری. پاشان ئیسماعیلیە عوبێدیەکان بەردەوام بوون لە دەسەڵاتیان تا ناوەڕاستی سەدەی 6 هیجری واتە ساڵی 567 هیجری. ئەوانیش کۆتایی بە دەسەڵاتیان هاتوو جیهانی ئیسلامی و ئەهلی سونە و جەماعەت فەرمانڕەوایی و دەسەڵاتی گرتەوە دەست. هەموو ئەم شیعانە لە ناوچوون و بوونیەکی ئەو تۆیان نەما لە سەر زەویدا. بەڵام شیعی 12 ئیمامی بەردەوام لە ناوچەکانی فارس و بەشێکی عێراقدا بانگەشی مەزهەبەکەیان دەکرد بەبێ ئەوەی فەرمانڕەوایی بکەن. بەم شێوەیە ڕەوشەکە هێور بۆیەوە تا ساڵی 907 هیجری واتە سەرەتای سەدەی 10 هیجری. ئەو کاتە کەسێک بە ناوی ئیسماعیلی سەفەوی هەڵدەستێ بە دامەزراندنی دەوڵەتی سەفەوی شیعی 12 ئیمامی لە ئێران کە نەسەب و سولالەی باو باپیرانی ئیسماعیلی سەفەوی دەگەڕێتەوە سەر سەفیەدینی ئەردەبیلی کە لە بنەڕەتدا فارسن و لە ساڵی 720 هیجری باوکیان وەفاتی کردووە. توانی دەوڵەتەکەی و قەڵەمڕەوی بەرفراوان بکە. شاری تەبریزیشی کردا پایتەختی سەفەویەکان. کەوتە ململانی زۆر لەگەڵ دەوڵەتی عوسمانلی دراوسەیدا. خۆی نەیدەتوانی لە بەرامبەر عوسمانلیەکاندا بوەستێتەوە. ناچار هاوپەیمانی لەگەڵ پورتوگالەکاندا بەست بۆ لێدانی عوسمانلیەکان. بە هۆکاری ئەو هاوپەیمانیە توانی بەشێکی عێراق لە ژێر دەستی عوسمانلیەکان دەربهێنێ. تاوای لێ هادوویستی ئیمارەتی ئەردەڵان و بابانیش بکاتە شیعە، مەزهەبی شیعە بڵاو بکاتەوە تیاندا. ئەگەر سوڵتان سەلیمی یەکەمی عوسمانی ڕێگەی پێنەگرتایە ئەوە ئێستا هەموو کوردستانی ئێمە شیعی 12 ئیمامی بوو کە لە شەڕێکی یەکلاکەرەوەدا توانی شاڵاو و شەپۆلی شیعی 12 ئیمامی بوەستێنێ کە ئەو شەڕە بەناوبانگەش لە مێژوودا ناسراوە بە شەڕی چاڵدێران لە ساڵی 920 هیجریدا کە توانی سەرکەوتنێکی گەورە بەدەست بهێنێت و دەریان بکاتە دەرەوە لە عێراق. بە درێژایی مێژووی خۆیان ململانەی لە نێوان سەفەویەکان و عوسمانیەکاندا هەبوو. ئەم ململانەیەش لە ناو خاکی عێراقدا دەکرا، جوانتر بڵێم کوردستان. ڕەوشەکە بەو شێوەیە مایەوە تاوەکو 2 سەدە. سەفەویەکان توانیان فەرمانڕەوایی ئێران بکەن لە ساڵی 907 هیجریەوە تا ساڵی 1148 هیجری تا ئەو کاتی دەوڵەتی سەفەوی لە ناو دەچێ. لە ناوەڕاستی سەدەی 18 میلادی ساڵی 1735 زاینی لەو ماوەیەدا ئێران بوو بە چەند پارچەیەکەوە. هەر پارچەیەک لەمانە عوسمانیەکان و ڕووس و ئەفغان شەڕیان لەسەر دەکرد. تەنانەت کۆمەڵێک لە بەرامبەر سەرکردەی سوپای عەباسی سێمی سەفەوی کە کۆتا سوڵتانی سەفەویەکان بوو لە هەمان کاتدا عوسمانەکانش کەوتنە لاوازی. ئەوروپەکانش دەیانویست لەگەڵ ڕووسدا ئەم وڵاتە پارچە بکەن، بۆیە ناوچەکانی ڕۆژ ئاوایان لە ژێر دەست دەرهێنایەوە. ئێرانیەکانیش هەمیشە خۆشەویستیان بۆ سەرکردە ڕۆژ ئاواییەکان هەبوو. ئەو دەمەش ئینگلیز، هەند و پاکستانی داگیر کردهبوو. دەیانویست خۆیان لە ئینگلیز نزیک بکەنەوە، جارێکیش دەیانویست خۆیان لە فڕەنسیەکان نزیک بکەنەوە و یان دەبوونە جاشی ڕووس.
فەرمانڕەوای ئێران لە ساڵی 1993 هیزری بەرامبەرە بە 1779 زاینی ئاغا محەممەدی قاجار کە لە بنەسەدا فارسە و مەزهەبیشی شیعەیە بەڵام خۆی ئەلمانی و هیچ بانگەشەیەک بۆ مەزهەبی 12 ئیمامی ناکات و حکمیشی پێناکە دەسەڵات دەگرێتە دەست. دوای خۆی کوڕەکانشی بە هەمان شێوە فەرمانڕەوایی دەکەن. بە گوێرەی سەردەم و زەمن قاجارەکان دەسەڵاتیان بەرەو زیادبوون و کەمبوون دەڕوا و ئەمان خۆیان ناوزەن دەکەن بە شاه. ئەم خانەوادەیەش کۆتایی بە دەسەڵاتیان دێت تا کەسێک بە ناوی ڕەزای پەهلەوی ئەو بنەماڵەیە دادەگرێتە خوارەوە و خۆی دەچێتە جێگەیان. واتە لە ساڵی 1333 هیزری بەرامبەر بە 1923 زاینی و بانگەشەی شای ئێرانی بۆ خۆی کرد لە ڕێگەی یارمەتی ئینگلیزەوە. بەڵام لە ساڵی 1940 زاینی کێشێکی گەورە کەوتە نێوانیان لەگەڵ ئینگلیزدا. ئینگلیزەکان دایان گرت و کوڕەکەیان خستە جێگای بە ناوی محەممەد ڕەزای پەهلەوی تا ساڵی 1399 هیزری بەرامبەر بە 1979 زاینی. بەردەوام بوو تا ئەو کاتی شۆڕشی خومینی شیعەی 12 ئیمامی دەستی پێکرد. فەرمانڕەوایی شیعەی 12 ئیمامی لە ناوچەکانی ئێران دەست پێ دەکاتەوە. ئەمەش مێژووی سیاسی و فکری سیاسی دەسەڵاتی شیعەی 12 ئیمامی بوو لە جیهانی ئیسلامیدا لەو کاتەوەی کە سەریان هەڵداوە تا ئەم سەردەمەی ئێستامان. لێرەدا ئەومان بۆ دەردەکەوێ فەرمانڕەوایی شیعات زۆرێک لە ئینقلاب و پیاداکێشانی هەبووە لەسەر دەسەڵاتی سونی، ئەویش بە شێوەیەکی ئاینی و بانگەشە بۆ خۆشەویستی ئالوبەیت و گەڕانەوە بۆ ڕەچەڵەکی ڕەسەن دەکەن. هەمیشە فەرمانڕەواییان کردووە، بەڵام لە هەموو قۆناغەکانی مێژوودا هەمیشە دەست لە ملانی یاخود هاودەست بوون لەگەڵ دوژمنەکانی ئومەتی ئیسلامیدا، بە تایبەت لەگەڵ خاس دروشمەکان و سەڵیبیەکان، ڕووس و ئینگلیز و فڕەنسی و پورتوگالەکاندا. ئەگەر جوان سەیری زەمەنی تەتار بکەین هەمیشە هاوپەیمان بوون لەگەڵ تەتارەکاندا و هیچ ململانەیەکیان لەگەڵ ئەواندا نەبووە. لەگەڵ ئەوەدا ئێمە سەیری تاوانەکانیان دەکەین کە ئەنجامیان داوە، نەک بۆ تۆڵەسەندنەوە، بەڵکو بۆ وتوێشکردن و ئاخافتن لەسەر بیر و باوەڕ و مەنهەجیان. ئەمەش سەرەتایەکی کەم بوو لە فەرمانڕەوایی و دەسەڵاتیان کە بیر و باوەڕی ئەوان لەسەر نەسڵ و عیسمەتی ئیمامەت و سینایەتیان لە نێوان عەلی و ئەبوبەکر و عومەر و عوسمان و زۆرێک لە هاوڵە بەڕێزەکانی پێغەمبەر صلی الله علیه وسلم و دایکی ئیمانداراندا دەمەزرێنن تا ئەوان بەو شێوەیە بیر بکەنەوە. نیەتی ئەوانمان لە بەرچاودایە. دەشزانین لە مێژووی ئیسلامدا چیان کردووە. دەژڵەی منداڵان لەسەر پلانی باو باپیرانیان هەنگاو دەنێن. ئایا هەڵوێستی ئێمە بەرامبەر بە شیعەت چۆنە؟ چۆن لەگەڵیاندا ڕەفتار بکەین؟ ئایا بێدەنگی باشە هەڵی بژێرین یاخود قسەکردن؟ ئایا جاهیل بوون باشە یاخود بە عیلمەوە قسەیان لەگەڵ بکەین؟ بەم زۆرش گەیشتینە کۆتایی ڤیدیۆکەی ئەمڕۆمان. ئەگەر ڤیدیۆکەتان بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆمان بۆ بکەن و هەروەها شیری بکەن لەگەڵ هاوڕێکانتاندا. وە لە بیرشتان نەچێ ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەی ئێمە ببینن ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن. دووبارە و سێبارە سوپاس بۆ تەماشاکردنی ڤیدیۆکە. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خودا بن.